بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لەوانەی دووەم هەر لە بەڵگەکانی وجودی خدا سبحانه وتعالى بەڵگەی شەشەم کە باسی بکەین دلیل الهدایە، بەڵگەی هیدایەتدان کە خوای گەورە سبحانه وتعالى ئەو مەخلوقاتەی دروست کردیە هەمووی ڕێی پیشانداینە و کەتەلۆک و ڕێبازی پیشانداینە کە چۆن بژین، ئەوەی کە پێویستە لە بۆ ئەرچی خۆیان و مەسلحەتی ژیانی خۆیان لە ناو جیناتەکان و لە ناو خانەکان و لە ناو ئەندامەکانی خوای گەورە فێری کردینە، وەکو دەفەرمی والذی قەدەرە فەهەدە. هەم ئەو خدایە سبحانه وتعالى کە خەڵقی کردیە تەسویە ڕێکی کردیە و ئەندازەی لە بۆ دانایە، پاشان هیدایەتیشی دایە، ڕێنیشاندەریشی بووە لە بۆ چۆنیەتی ژیانی. و وەکو خدای گەورە سبحانه وتعالى باسی موسى عليه السلام دەکا کاتەکە دەستە لای فیرعون لێی دەپرسیتن قال فمن ربكما يا موسى، ئەی موسا و هارون پەروەردیگارتان چێیە کە ئێوە داوا دەکەن خەڵکی بیپەرستن؟ قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. فەرمویان پەروەردیگاری مە ئەو زاتەیە کە هەموو شتێک ئەو خەڵقی کردیە پاشان هیدایەتیشی دایە. یعنی کاتێکە باڵندەی دروست کردیە، ئەو باڵندەی فێر کردیە کە چۆن ڕۆزی خۆی پەیدا بکە، چۆن هێلانە لە بۆ خۆی دروست بکە، هەر یەکی بە شێوازێک بە تەسبیم و وەکو مهندیسێکی شارەزا هێلانە لە بۆ خۆی دروست دەکە، چۆن خۆی بپارێزی لە دوژمنەکانی، چۆن بێچوەکانی خۆی بەخێو بکە. هەموو ئەوانە و بە وردەکاریەوە فێری کرایە. هەموو جۆرە ئاژەڵان چۆن ڕاو بکەن، چۆن خۆیان بپارێزن لە ئەوانەی هێرشیان دەبەنە سەرێ، هەر یەکەی بە شێوازی خۆی بەرگری پێدایە، شێوازی ژیانی فێر کردیە و پێیدایە. ئەو هیدایەتە نیشانەی ئەوەیە کە زاتەک ئیلهامی کردیە، فێری کردیە ئەو چۆنیەتی ژیانەی خۆی بەڕێ بکە بەو پەڕی ڕێک و پێچی، بەو پەڕی وردی لە هەموو شتێک ئەوە ڕنگ دەداتەوە. حتا پێشتر ئەو کەسانەی بێباوەڕ بوون لە مولحیدەکان دەیانگۆ ئەو فێربوونە هەر یەکەی لە داک و بابی خۆی فێر دەبیتن، لە باوانی خۆی فێر دەبیتن، بەڵام دواتر کە زانست زیاتر شتی لە بۆ سەلما و زیاتر پێشکەوت بە دەرکەوت نەخێر، جاروێ ئەو بێچوانە باوانی خۆیان نابینن لەگەڵ ئەوەی هەموو شتەکەیان بە ئیلهام فێر کرایە. لۆ نمونە هێلکەک لە شوێنی هەڵێنان کە دەکرێتە جوجەڵە، هێلکەچی مریشک لەگەر هێلکەچی مراوی بەیەکەوە ئەو هێلکە فەحسیان کرد و تاقییان کردەوە، مریشکەکە بەبێ ئەوەی هیچ باوانی خۆی دیتبی، مراویەکەش بەبێ ئەوەی هیچ باوانی خۆی دیتبی، مریشکەکە بەرەولای گوژ و جیا دەچی، مراویەکە بەرەولای گۆمە ئاو دەچیتن، لەبەرەوەی هەمووی ئیلهامی درایتێ، هیدایەتی درایتێ، فێر کرایەکە چۆن بژیتن. هەتا لە یەکێک لەو کەسانەی کە باز دەکات لە کاتی گەنجایەتی بێ باوەڕ بووە و مولحید بووە، دەڵێ زۆر دەمخیندەوە بە یەک شت ئەمن ئیمانم لە دڵی چەقی کە جۆرە مێشولەیەک هەیە لە ناو گۆما و زۆڵکاوەکان دەژیتن، دایکەکەی کە گەرای دادەنێ، گەرایەکانی لە ناو ئاوی دادەنێ، بەجێیان دێری تو جارێککە نایان بینیتەوە، بەڵام ئەو بێچوانە بە خۆیان ئەو شێوازێک کە دایکەکە خواردنی پەیدا کردیە لەسەر ئەو گەڵایەنە ژیایە لە ناو ئەو گۆماوەی، بە هەمان شێوەی دایکەکان دووبارە دەکاتەوە بێ ئەوەی دایکی خۆشی دیت بیت و گەرا دادەنێتەوە بەو شێوە، دیسان ئەو شوێنە بەجێ دێری بەرەو شوێنەی دیکە کۆز دەکات، پەپولەکان بەو شێوەنە، ماسیەکان بەو شێوەنە. هەموو ئەوانە بەڵگەیە لەسەر ئەوەی خاڵقەک زاتێک دروستی کردینە و ڕێی پیشانداینە کە چۆن بژین. بەڵگەی حەفتەم دلیل الئیتقان والئینتیظام. هەموو شتێک لەو کەون و کائیناتەی بەو پەڕی ڕێچی بە ئیتقانەوە دروست کرایە، بەو پەڕی چاچی و بەو پەڕی نیظامەوە دروست کرایە. وەکو خوای گەورە دەفەرمی الذي خلق سبع سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت. تەماشای ئەو خەڵقی ئاسمان و زەوی کە چۆن
ئاسمانەکانی لەسەر یەکدیدانایە بێ ئەوەی هیچ ناڕێکێکی تێدای بێ ئەوەی هیچ عیب و کەلێنێکی تێدابی ئەو زەویەی خۆمان خوای گەورەکە وای کردیە شایستەبی لە بۆ ژیانیمە ئەستێرەکانی دی و هەسارەکانی دی وا لێ نەکردی کە شایستەبی بەرگە هەوایەکی لە بۆ دانای ئەو بەرگە هەوایە وەکو سەیتەڕێیە ژیانی ئینسان دەپارێزیت تیشتی ڕۆژ دێ ئەو تیشتی ڕۆژە تیشتی وای تێدایە کە بەبەر پێستی ئینسانی بکەوی یەکسەر تووشی سەرەتانی دەکە زیان بەخشە لە بۆ ئەو سەرزەویەی تەبەقەی ئۆزۆنی دروست کردیە ئەو تیشکانێک کە زیان بەخشن دەڵێ نابێت و بچێ ژۆرێ ئەو تیشکانێک کە سوود بەخش و پێویستن لە بۆ ژیانی ئینسانی ئەگەر نەبن ژیانی لەسەر ئەو زەویەی نابیتن دەڵێت و بڕۆ ژۆرێ هەر ئەو تەبەقانەی هەوای نەیزەک دادەباریتن ڕۆژانە تقریبان بە معدلی لە 2000 تا 12000 نەیزەک لە بۆ ئەو سەرزەویەی دێتن هێڵەکی بەرگری قوبەکی دروست کردیە کە دێتن ناو بەرگەی هەوای زەوی هەمووی دەسووتێت و ورد و خاش دەبیتن ئەگەر نا حیساب بکە ڕۆژانە 10 تا 2000 تا 12000 سارۆخ لە بۆ ئەو زەوی دێ بەڵام خالیقەک سەیتەڕەی دانایە و پارێزەرەکی دانایە کە ئەوانە دەجێڕیتەوە و دەیپارێزیتن کەواتە ئەو ڕێک و پێچی و ئەو ئیتقانە لە دروستکردن ئەو نەبوونی عیب و کەم و کوڕیە ئەگەر لە یەک شوێن کەلێنی تێدابی عیب و کەم و کوڕی تێدابی هەمووی تێک دەچیتن ئەگەر ئەو نیزامە تۆزەک ئەو یاسا و ڕێسانێک کەدانە بەلایەکدا بچیتن هەموو شتێک تێک دەچی وەکو زانایانی فیزیا دەرێن ئەو کەونە نمونەی وەکو سنیەکە کە پەرداخە ئاوی پڕی لەسەر بیتن ئەو سنیە لە ناوەڕاستی بە تەوازن لەسەر یەک نوکە قەڵەم ڕابگیرێ ئەگەر یەک دڵۆپە ئاو لە پەرداغەکی هەڵگری لە پەرداغەچکە بکەی سنیەکە هەمووی قەڵب دەبیتەوە و دەڕژێتن واتە ئەو کەون و کائیناتە غەڵەت قبول ناکە یەک لە یاسایەکانی غەڵەت کەم و کوڕی تێدابیتن هەمووی تێک دەسی ئەو کەون و کائینات ئەوە نیشانە ئەوەیە کە زاتە چی ئەو پەڕی بەتوانە و بەدەسەڵات بە هەموو کاتێک ئاگای لەو کەون و کائیناتێ و بەدەستی قودرەتی وی بەڕێوە دەچیتن و سودفە و عەشوایی و بێ ئاگایی جێی نابیتەوە لەو کەون و کائیناتەی وەکو دەفەرمی الذي أحسن كل شيء خلقه وبدأ خلق الإنسان من طين ئەو خدای سبحانه وتعالى کە هەموو شتەچی بەو پەڕی ڕێک و پێچی دروست کردیە و سەرەتای ئینسانیشی لە خۆڵ دروست کردیە بەو پەڕی ڕێک و پێچی ئەو ئینسانەی هینایتە وجود صنع الله الذي أتقن كل شيء دەفەرمی ئەو خدای سبحانه وتعالى ئەو مەخلوقاتی کە دەیبینن ئەوە دروستکراوی ویە کە هەموو شتەچی بەو پەڕی ڕێکی دروست کردیە هەمووی بە نیزام بە سیستەم بە یاسا دروست کردیە اینجا هەندێک لە بێ باوەڕن لۆی خۆیان بدزنەوە لەوەی کەوا باوەڕ بە خودای گەورە نەین سبحانه وتعالى ئەو قانون و یاسا و ڕێسانەی کە ئەو کەون و کائیناتەی پێ بەڕێوە دەچی ئەوان دەکەنە خالق دەرێن ئەوە طبیعەت دروستی کردیە طبیعەت خۆی چییە طبیعەت ئەو یاسا و ڕێسایانەیە کە ئەو کەونەی پێ دروست دەبیتن نەک خودی فاعیلەکە ئەو وەڵام نییە لە بۆ ئەو فاعیلەکەی وەڵام نییە لە بۆ فاعیلەکەی چۆنیەتی بەڕێوە چوون وەڵامی ئەوەت ناداتەوە کە چێ بەڕێوە دەباتن چونکە هەر ڕووداوە کە ڕوودەدا پرسیاری ئینسان لەبارەی چوار شت دەکرێت چێ فاعیلە بکەرە چۆن دروست بوو لە چ کاتێک لە چ شوێنێک یاسا و ڕێسایەکان وەڵامی چۆنیەتی کات و شوێنمان دەدەن و وەڵامی فاعیلمان نادەنەوە پێمان دەڵێن فلانە ئەستێرە لە فلانە شوێنە ئەوە قەبارەیتی ئەوە خێراییتی بەو لەو مادانە پێکاتیە بەڵام هەموو ئەوانە وەڵامە سەرچیە کەشمان نابی لەبیر بباتەوە کە فاعیلەکەی چییە دلیلی هەشتم دلیل الفطرة فطرة واتە ئەوەی کە خوای گەورە ئینسانی لەسەر دروست کردیە خوا ڕسک یعنی لەسەر ئەو زگماک و لەسەر ئەو شێوازەی ئینسان دروست بووە کە دەفەرمی فطرة الله التي فطر الناس عليها خوای گەورە ئینسانی لەسەر فطرەتێک لەسەر بەرمەجەک دروست کردیە کە بەو شێوەیە دەڕواتن لە منداڵیە و وادێتن كل مولود يولد على فطرة هەموو منداڵێک کە لەدایک دەبی لەسەر فطرەت لەدایک دەبی یعنی چێ یعنی مجموعە بەرمەجەک تێدایە کە هیچ کەسێک نییە لەسەر ئەو بەرمەجەی نەبیت لۆ نمونە هەموو ئینسانە کە لەدایک دەبیتن خوای گەورە عەقڵەشی پێبەخشێ بەو عەقڵەی دەزانی یەک کۆ یەک دەکا دوو هەموو ئینسانێک حەزی لە دادگەریە ڕقی لە زوڵمە هەموو ئینسانێک حەزی لە ڕاستیە ڕقی لە درۆیە لە فیتڕەتی خۆی لەسەرەوەی دروست کرایە هەموو ئینسانێک بە دوای حەقدا دەگەڕێ هەر ئەو بە دوای حەقدا گەڕانە دلیلە لەسەرەوەی کە خالقەچی هەیە هەر ئەو
پرسیارکردنە لەبارەوەی خالقمان چێە لە دوای ئەو پرسیارەی دەلیلە لەسەرەوەی کە خالقك فێری کردی کە بیر بکەیەوە لەو مەخلوقاتەی و هەست بەوەی بکەیتەوە زاتك هەیە کە ئەو مەخلوقاتەی دروست کردی ئەو هەستانە لە ناو ناخی هەموو کەسەکی خوای گەورە چاندیتی لۆ ئەگەر ئینسانێک لێی بگەڕێ داک و باب و ژینگەی دەوروبەری لێی بگەڕێ خۆی بەخۆی بە فیترەت دەگاتە ئەو حەقیقەتەی کە دەبی ئیلا خالقەکی هەبی خالقك لە بۆ ئەو کەون و کائیناتەی هەبی و ئەو خالقە خاوەن عیلمی بێکۆتابی خاوەن قودرەتی بێکۆتابی و ئەو خالقە بە مەبەستێک ئەو مەخلوقاتەی دروست کردبی هەتا ئەو حەدەیە هەموو ئینسانێک بە فیترەتی خۆی دەگاتە ئەو حەقیقەتەی لە دوای ئەوە هیدایەت و بەڵگە و نیشانەکان لە ڕێی پێغەمبەرانەوە دێن پێت دەڵێ ئەو خالقە چێە ئەتوی خەڵق کردیەوە ئەرکت چییە لەسەر ئەو زەویەکە ئەتوو هەی کەواتە وەکو چۆن مۆبایلێک ئامێرەی ئەلکترۆنی سیستەمێک هەیە کە مەسەلا سیستەمی ئەندرۆیدەیان ئەو سیستەمەیە خودی شەریکە داینایە پاشان مەجای ئەوەشی تێدایە کات و بەرنامەی دابەزێنی بەرنامەی باش دادەبەزێنی ئاخرا هەمومان ئەو سیستەمەمان هەیە کە فیترەتە پاشان بەرنامەش هەیە یوایە بەرنامەی چاک دادەبەزێنی وایە بەرنامەی خراپ دادەبەزێنیتن مەجای ئەوەی تێدایە کە ئەو فیترەتە تێک بچیتن بەهۆی ئەو بەرنامە خراپانە و چاک ببی و گەشە بسەینی بەهۆی ئەو بەرنامە چاکانە کەوەش هەموو ئینسانێک لە دوای ئەوەی دەگەڕێ کە فاعیلی ئەو کردەوانە چییە هەتا منداڵک کە شتێک ڕوودەداتن لە زۆر بچوکی دەرێ چێ بوو ئەوەی ئەنجامدا هەر ڕووداوەک لە دەوروبەڕی لە دوای بکەری دەگەڕێتن لەبەرەوەی لە فیترەتی ئینسانی ئەوە هەیە بەڵگەی نۆیەم دلیل و تەسخیر بەڵگەی فەراهەمکردن و مسەخەرکردن هەموو شتێک بەردەست کرایە فەراهەم کرایە تەماشای لە بۆ ژیانی ئینسانی خوای گەورە دەفەرمێ وسەخەڕە لەکوم اللەیل والنەهار شەو و ڕۆژم لە بۆ مسەخەر کردینە شەو لە بۆ نووستن و ئیسراحەت ڕۆژ لە بۆ هەوڵدان و کارکردن والشەمسە والقەمەرە مانگ و ڕۆژ ئەگەر ئەو مانگ و ڕۆژە نەبایە ژیانی ئینسانی لەسەر ئەو زەویەی نەدەبوو ئەو ڕۆژە تۆزێک دوورتر با تۆزێک نزیکتر با گەرمی و ساردی ئەو سەرزەویەی هەموو تێک دەچوو ئەو مانگە تۆزێک دوورتر با تۆزێک نزیکتر بە هۆی هەڵکشان و داکشانی دەریا زەوی هەمووی تێک دەچوو والنجوم مسخرات بأمره ئەو ئەستێرانە هەمووی مسخر کرایە و فەراهەم کرایە بە ئەمری خوای گەورە إن في ذلك لآيات لقوم يعقلون و بەڵگە و نیشانەیە لە بۆ کەسانەکەەوە عقلیان هەبی وسخر لكم الشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار لزور شوين لقرآن لهذا فرمي وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا من أبي لآسمان الزوية هر هموي مسخر فراهم كرا لبو أو إنسان أو لبو جياني أو آوي دبيني هرش أو أكسجيني دبيني ريجي أكسجين هموي مسخر كرا شون كما بيوس ما بي برو شوين شيديكا أو لينية وتسخير نكرا لبرو شوين جياني إنساني إن في ذلك لآيات لقوم يتفكرون أجل إنسان بير بكاته وبراستي هموي بلغو نشانه لبو كسان كبير بكنو كخالقك بما بس أو همو نعمتا أو همو مخلوقاتي لبو إيما فراهم كردية كلد صلاتي هيتس كسيك نية أجل خواهي قورا لي بستيني تو دليلي ديم دليل التعاون والتناسق دليلي أوي كهمشتك لو كوني هاریکاری یەکتر دەکات تەنسیقی یەکتر دەکات تەماشا بکە لە بۆ خواردنی ما خوای گەورە ئەو هەموو ئاژەڵەی فەراهەم کردیە کەمە گۆشتی دەخۆین شیری دەخۆین بەرهەمەکانی دەخۆین ئەوەلەم یەڕەو ئەنا خەلەقنا لەهم مما عملت ئەیدینا ئەنعاما فهم لها مالكون ئەو هەموو تێڵە وشترە دەبینی جاروەیە قەبارەی لە شێرەکیش گەورەترە بەڵام خوای گەورە وای کردیە کە ببنێ هاریکار و یارمەتی دەر لە بۆ ژیانی ئێمە وذللناها لهم فمنها ركوبهم ومنها يأكلون خوای گەورە مسەخەری کردیە و ئاسانی کردیە بوویتە یارمەتی دەریمە ئەمە لەسەر پشتی پێدەڕۆین و دێین و خواردن دەیخۆین ولهم فيها منافع ومشارب و چەندان زۆری سوود لێ دەبینین لە پیستەکەی لە بۆ چەندەها سناعەت بەکاردێ هەتا ئێسکەکەی لە بۆ چەندەها دەرمان بەکاردێتن جۆرەها زۆری سوودی ئێمە لێ دەبینین و دەیخۆینەوە لە شیرەکەی و جۆرەها بەرهەمی سپیەمەنی لێ بەرهەم دێ ئەفەلا یشکورون ئایا شکرانە بژێری ئەو خالقەی ناکەن کەواتە ئینسان بیر لە هەر شتێک لەو مەخلوقاتەی بکاتەوە دەبینی هەمووی بە مەبدەئی تەعاونە نەک وەکو مەبدەئی داروینی کوفری دەرێ
ئەو کەون و کائیناتە هەموو لەسەر مەبدەئی سیراع بەجێ ململانەیە لە مابەینی بەهێز و بێهێزی ئەوانەی بێهێز نەخێر خوای گەورە ڕزقی هەر شتێکی لەسەر شتێکی دانە ڕزقی شێر و پڵنجی ئەو درندانەی لەسەر بزنە چێوی و لەسەر مامزیدانە ئەوە وەکو تەعاونە ڕزقیوی لەسەرەویە ڕزقی مامز و بزن و ئەوانەشی لەسەر خاکدانە ئەگەر ئەوەش ڕزقی لەسەرەوی نەبات تەوازونەکە هەمووی تێک دەچوو کاتە هەمووی ڕزقی لەسەر ئەوی دیە هەمووی یارمەتی ئەوی دی دەدا هەتا دەگەڕێتەوە و ئینسانە دەمریتن دەبیتە ڕزق لە بۆ ئەو خاکەی دەبیتە ڕزق لە بۆ زیندەوەرانی بچووکەوە مێرو کرمەکان دێن لاشێو ئینسانەی شی دەکەنەوە ئەوە جۆرە ڕزقەکە دیسانە و کرمانە دەبنە ڕزقەکە لە بۆ شتێکی لە خۆیان گەورەتر ئەو لە بۆی لە خۆ گەورەتر تا سوور دەخواتەوە مەسەلەن لۆ نمونە ئەو نایترۆجینەی لە خاکەیە دەبیتە ڕزق لە بۆ ڕوەچی ڕوەک دەبیتە ڕزق لە بۆ حیواناتی حیوانات دەبیتە ڕزق لە بۆ ئینسانی ئەو ئینسانە پاشماوەکەی دەبیتەوە ڕزق لە بۆ خاکەکەی بەو نوعی سوور دەخواتەوە کەواتە هەمووی مەبدەئی تعاون و یارمەتیدان و تەنسیقە لە مابەینی یەکدی هەموو شتێک لەو کەون و کائیناتەی بە تەنسیق ڕوودەدا زەڕەک کە لێرە هەیە بە تەنسیقە لەگەر هەموو ئەو کەونەی کە لێرە ئیشی خۆی و ئەرچی خۆی لەو سەرزەویەی جێبەجێ دەکا هەموو ئەوانە بەڵگەنە لەسەر وجودی خوای گەورە کە ئینسان ئەگەر فکری لێ بکاتەوە بەڵگەکانی وجودی خوای گەورە بەقەدەر ژمارەی خانەکانن بەقەدەر ژمارەی گەردیلەکان و بچووکتر لە گەردیلەکان هەمووی بەڵگەیە لەسەر وجودی خوای گەورە سبحانه وتعالى ئەو دەبەڵگە بوون لەسەر وجودی خوای گەورە سبحانه وتعالى ئەو بەڵگەکانی دیکەشمان هەیە کە بەڵگەی وحدانیەتی خوای گەورە سبحانه وتعالى کە خوای گەورە تاک و تەنهایە و یەکە ئەوانش بەڵگەکانی ئینشاءالله لە دەرسی دابێ ڕوون دەکەینەوە وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم